ماوەی 7 مانگە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڕێوەچووە. تا ئێستا ئاسۆیەکی ڕوون بۆ دۆزینەوەی دەرچەیەکی ڕاستەقینە بۆ پێکهێنانی حکوومەتی داهاتوو دیار نییە. سەرڕایەوەی پێکنەهێنانی حکوومەتی نوێ زیانی گەورە بە ئابووری لە وڵات دەدات و ئەمەش بە هۆی پەسەند نەکردنی بودجە و بێدەسەڵاتی حکوومەتەکەی مستەفا کازمی لە دەرکردنی بڕیارە گرنگ و یەکلاکەرەوەکان. پێکنەهاتنی لایەنەکان لەسەر حکوومەتی نوێی عێراق لە کاتێکدایە تا ئێستا ژمارەیەک دەست پێشخەریکراون لەلایەن هەردوو باڵی ناکۆکی شیعەکان بۆ کۆتایی هێنان بە داخرانی سیاسی، بەڵام هەردوو لە دەست پێشخەری ئەوەی دیکەیان ڕەت کردوتەوە. لە نوێترین هەوڵدا چوارچێوەی هەمانگی ڕایگاندووە پێشنیازێکی نوێیان بەدەستەوەیە بۆ چارەسەری داخرانی سیاسی و دۆخی چەقبەست و بڕیارە شاندێک سەردانی نەجەف بکات بۆ بینینی موختەدا سەدر و سەکردن لە بارەی دەست پێشخەریە نوێکەیان. لەمبارەیەوە ڕەفیق ساڵحی پەرلەمانتاری هەوپەیمانی فەتح ڕایگەاند پێشنیازی ئەمجاری چوارچێوەی هەمانگی جێڕەزامەندی هەموو لایەنەکان دەبێت بە تایبەت لە ناسوننی و کوردەکان. وتیشی دەست پێشخەری ئەمجاری هەمانگی ڕاستەقینە لەگەڵ بارودۆخ و واقعی ئێستا عێراق زیاتر یەک دەگرێتەوە و لا بەرژەوەندی نیشتیمان و هاوڵاتیاندایە و لا چەند ڕۆژی داهاتوو داخرانی سیاسی کۆتایی پێدێت و دروستکردنی حکوومەت نزیک دەبێتەوە. هي تريد أن تأتي بمرشح بحكومة فنية. لالاکی دیکەوە فادی شەمەری بەرپرس لە ڕەوتی حکمەی سەر بە عەمار حەکیم ڕەتی کردوێتەوە چوارچێوەی ئەمانگی لە دەست پێشخەری نوێدا هیچ پاشەکشێک لە پێکهێنانی حکوومەتی بەهێز بکات. ئەمەش ئاماژەیە بەوەی کە نانەوێت پاشەکشە لە دروستکردنی گەورەترین کوتلەی شیعە بکەن حکوومەت لەگەڵ لایەنەکانی دیکە و ڕەوتی سەدر پێک بهێنن. لە بەرامبەردا ڕەوتی سەدر تا ئێستا سوورە لەسەر بەهێزکردنی پێگەی خۆی و ڕێخۆشکردن بۆ دەستگرتن بەسەر هەموو دەسەڵاتی جێبەجێکردن و یاسادانان، با تایبەت کاتوانیان لە کۆی 25 لیژنەی نوێنەران سەرۆکاتی 16 لیژنە وەربگرن کە زۆرینەی لیژنە بەهێزەکانیان وەرگرتووە. بەم جۆرە لە ئەگەری پێکهێنانی حکوومەت ئاپۆزیسیۆن ناتوانێت بە ئاسانی وەزیرەکانی بانگشتی پەرلەمان بکات و لێپرسینەوەیان لەگەڵ بکات. هەروەها سەربەخۆکانی پەرلەمانی عێراقیش پاش ئەوەی لە ماوەی ڕابردوودا بووبوونە دوو بەرەی جیاواز لە ئێستادا سەرخاڵی دروستکردنی فراکسیۆنێکی گەورەن کە لانی کەم 40 کورسی لە خۆ دەگرێت. پێشتر سەلاح زینی پەرلەمانتاری سەربەخۆی عێراق ڕایگەیاند 40 پەرلەمانتاری سەربەخۆ ڕێککەوتون لە سەرپێکهێنانی فراکسیۆنێکی هاوبەش، ئەوانیش کە پێشتر سەدر داوای لێکردبوون ئێستا پێشنیازی خۆیان ئامادەکردو و بڕیارە لەگەڵ لایەنە سیاسیەکان کۆ ببنەوە. لەمبارەیەوە نازم شبلی پەرلەمانتاری سەربەخۆ ڕایگەیاند ئێمە لیژنەیەکمان پێکهێناوە و بۆ چوونی خۆمان بۆ دەرباز بوون لەم دۆخەی ئێستا بە لایەنەکان دەگەیەنین.